ئەمڕۆ ڕۆژی جیهانی خێزانە، ینی هەمومان بەو خۆشحاڵین، ینی بەڕاستی مرۆڤ کە خێزانێکی هەیە هەم دەبێتە خەمڕەوێن هەم خۆشیەکانی لەگەڵ بەش دەکا، ینی ئەمە وا دەکا زیاتر چێژ لە ژیان ببینیوە زیاتر ژیانت خۆش بواژە. هەکار ئەگەر لەو پرسم سەرمایی گەورەی تۆ چیە لە ژیانتە؟ بێگومان ینی گەورەترین سەرمایە بەلای من و خێزانە، ینی بەر لە هەر شتێک بۆیە ئەن پێشماوە پرسیارەکەی تۆ هەر لەم ڕوانگەیەوە چونکە بابەتەکەمان بێگومان، بەڵام لەوانەیە هەندێک کەس هەست بەو سەرمایە گەورەیە نەکا، یاخود هەستکا کەسێکی هەژارە لە کاتێکا کە خاوەنی خێزانە، چونکە هەر کاتێگەر خاوەنی خێزان بیت ئەوە کەسێکی زۆر بەبەختی دەوڵەمەندی، کەسێکی خاوەنی گەورەترین سەرمایەم گیانی، چونکە بێگومان بوونی خێزان ئیتر بۆ خۆی بەختەوەریە، خۆشببختیە. ئەوەی بەلای منەوە گرنگە، ئەوەی کە لە ژیانما زۆر گرنگی پێم سێشتە خێزانەکەم جارێکی تری هەر خێزانەکەم. بۆیە هەر لەو ڕوانگەیەوە کە ئەمڕۆ ڕۆژی گیانی خێزانە، ئێمە میوانداری بەڕێز سۆزان سۆفیمان کردووە کە شارەزای لە ئاشتەوایی خێزانە. جا ئەمڕۆ لەگەڵ هاکار هەرچی پرسیاری خۆش جوان هەیە ئەوەی کە لای ئێوە دروستە بێ، ئەمە لە میوانەکەمان یەکەین وا گفتوگۆکەشمان زۆر هاوڕێیانەکەین و بەیانیە، چونکە بەخێر بێ خاتون. باش بەیانی باشتر سپاس دەکەم. سلامت خۆش سلامت. بەیانیان هەر خۆتە لەسی ئێستەکەم خانەوادە کە خانمی تیا بێ، واتە خێزان کە خانمی تیا بێتتر بەختەوەرە و خانما لەستێ و نان ئامادەکە. وەڵی وایە، بەس ئەمە ڕەنگە تۆزت جیاوازتر، ینی جار هەیە مندارەکان ئامادەی دەکەن، جار هەیە بابیان، جار هەیە خۆم چێ پێڕاگەیشتەوە. ئیتر تۆ فێرت کردوون جارکاتی ئەوانە سەرێوانە سیقێکی باشە چێ پێڕاگەیشت ئەو خات و سۆزان لەوە دەست پێ بکەین، ینی هاژە جاران بیرمانە هەمومان کە ئەمە منداڵ بووین با بڵێن لە مەجلیسێک کۆ دەبووینەوە، خێزانی گەورە و خێزانی بچووکە بوو، کاتێک کە خێزانی گەورە بوو داپیرە و باپیرە و خوشک و براکان و هەموو لەسەر یەک سفرە و خواندا دەنیشتن، ینی ئێوارەیە گیان نیوەڕۆیەکی زۆر جوان و خۆشیان بەڕێ دەکرد. ئێستا هەست ناکەی ئەم کۆبوونەوە کۆمەڵایەتیە زۆر کەم بووتەوە؟ زەنگی کۆکاکە ینی هەر شتە لۆ زەمانی خۆی گونجاو بووە و هەر شتە و بە زەمانی خۆشی هەر جوانە، بەسییان مانایەوەی نییە کە ئەمە کۆ نەبینەوە. مثلەن لەو زەمانی ژیان ئاسانتر بووە، پیاوەکان زیاتر لە دەرێ بووینە، ساعت 12 نیوەڕۆی هاتیتەوە ناومارێنانی خواردێ، بازار لێ نزیک بە زۆربەی جار مەسەلەن ئێواران لەگەر مەغریبێ خەڵاس بازارەکان قەپات دەبوو، دەهاتەوە ناومار و منداری خۆی و بە کوردەواری خۆمان دەرێ، یعنی ژیانی ئەو کاتی بەو شێوەیەوە. بەس ئێستا ژیانەکە قورسترە، دەبینی پیاوەکە دەڕوا لە بەیان هێتا ئێوارێ دەگەڕێتەوە مارە، جاری وایە بە مانگش بەمارە ناکەوێتەوە، یانی ترەوە ژیان لە خۆمان دەزانێ وەزعەکان کووە، کەواتە ناکری ئەمن حەسرەت و خۆزگە بە خێزانی جاران ببەم و بە کۆبوونەوەی خێزانی جاران ببەم. ئەگەر جاران سێجەمە کۆبووینەوە ئەمە دەتوانین هیچ نەبی لە هەفتەی جارێک کۆ ببینەوە ئەگەر ئیشەکان قورسترن. بەس ئەگەر ئیشەکان بەو قورسیە نییە، حەقی خۆیەتی مۆبایل و برادری ئفتیرازی وەکو پێی دەرین ئەوانە دوورمان نەخاتەوە لە خێزانەکەی خۆمان، کە هەموو عائیلەکان ئەو تایبەتمەندیان نییە. بەس لەبەر ئەوەی دەکرێ برێن ڕێژەیەک هەرچەندە ئەحساییەم لەکردنی ناتانم ڕێژەیەکی دیاریکرا برم، بەس ڕێژەیەکی لە خێزانەکان لەو نەوعانە مەسەلەن 1 ساعت 12 دێتەوە، 1 2 دێتەوە، 1 3 دێتەوە، هەرێک بنەوە ئەچ دێتەوە، ئەگەری هەیە نەتوان ئەو کۆبوونەوەیە بکەن، ئەگەری هەیە دەست لەگەر ئەوەشدا دەتوانن هەفتەی جارێک 2 جار 3 جاریان ژەمی ئێواران یان دەرچوونە، مهم کۆبوونەوەیەکی وەها لە دروست بکەن کە خێزانەکە بەرتەوازن ئێستا کاریگەری ژیان وای کردووە نەتوانین زۆر هەموو کاتێک بەیەکەوە، بەڵام هەندێک بەهای سەرەکی هەیە لە ژیانە، هەندێک بنەما هەیە کە ئەمانە سەرەکین ناگۆڕین، بە هیچ شێوەیە گۆڕانکاری بەستەرانایەت ئەگەر وەک خۆی بێت، کەواتە و بنەمایانە چین کە خێزان ڕاگرێ. ئەمە گەورەترین بنەما کە خێزان ڕابگرێ خۆشەویستیە، گەورەترین و سەرەکیترین بنەمایە کە خۆشەویستی هەبوو بە معنا خۆشەویستیەکەی، نەک بەو معنایەی کە ئەمن ئەوەم خۆش دەوێ حەقم هەیە هەرچی لە بەرامبەری بکەم بەنیەتی ئەوەی کە خۆشم دەوێت، ینی سنوورەکەی نەبەزێنین بە کورتی و بە کوردیەکەی. گەورەترین و بنەماترینانە بەڕێی من ئەو کاتە تەبایش دروست دەبی، ئەو کاتە لێک تێگەیشتنیش دروست دەبی، لێبوردەیش دروست دەبی، هاوکاریش دروست دەبی، هەموو ئەوانە بەڕێی من پەیوەندە بە خۆشەویستیەوە. مامۆستا سۆزان
باست لەوە کریانی ئێستاش ئێمە دەتوانین ناکری خەم بۆ ڕابردوو بخۆن ئێستاش دەتوانین هەفتەی جارێک کۆبینەوە خێزان بەیەکەوە بەڵام هەندێک جار پێتوانیە خۆشمان کەم تەرخەمین ینی وەکو تاکێک لە خێزان ینی بۆ نمونە لەگەڵ ئەم بەرەو پێشچوونە ئەم هەبوونی تەکنەلۆژیایە ئێستا هەمومان کاتێک کۆش دەبینەوە هەر یەکەمان دانیشتین مۆبایلێک بەدەستمانەوە منداڵەکان ئایپاتێک بەدەستیانەوە ینی ئەو چێژەی جاران ئەم گفتوگۆیە ئەم ڕاگۆڕینەوە هەموو ئەمانە کە لەگەڵ یەکیشی بە جەستە بەڵام هەست ناکەی ڕوحیەن تۆ لەگەڵ یەکی ئەمە کێشە نیە بە دڵنیاییەوە کێشەیەکی گەورەشە زانی چۆن کاکە ئەمە ئەگەر بەراوردی بکەین بە جاران زۆربەی کاتەکان لە کۆبوونەوەکان داوین بە تایبەت هەر سێجەمەکە بەیەکەوە نانمان دەخوارد خۆشم لەو جیلە بوویمە بەیەکەوە وابووینە ئەوە جاران وەبووە بەس لە ئێستادا ئەگەر پلانمان هەبی لە ناو خێزانەکە مرجنیە لە هەر سێجەمەدا پێم ناکرێ کۆ ببینەوە دەکرێت ڕۆژی 1 سعاتی بی 1 سعاتی بی 1-2 سعاتی بی بەگوێرەی کاتەکەی کە لۆ خۆت ئیدارەی دەدەی یان لە خێزانەکەی خۆمان بەو کاتێک ئەمە لەگەر یەکتریدانش دوور لە مۆبایل و لە تەلەڤیزیۆن و لە ئایپاد و لۆ دانیشتن و کۆبنەوەی خێزانە 2 سعات بەسە تو لە هەر دائیرەیەکی کە ئیش دەکەی کۆبنەوەی هەفتانە سعاتەکە 2 سعاتە زۆر هەمووی شەکانیش زەبت دەبی و هەموو تەواصلەکە ینی پەیوەندیەکانش هەفبەندەکان بابرین ڕێک دەخرێتن هەموو کارەکانش تەوزیع دەکرێت بەڵام لەبەر ئەوەی لە ناو خێزانەکانمان عشوایی دەژین پلان نییە جا ئەوە ئەرکیکیەکە ئەو ڕێخستنەوەیە بکات و لەگەڵەوەشدا توانین بڵێ کۆمەلگای کوردی کۆمەلگایکی پتەوە داک و باب بە دەرەجەیەک و زیاتر لۆ بابەکەی دەگەڕێنەوە لەبەر ئەوەی بمانەوێنان نەمانەوێ ئەمە لەو کۆمەلگای باب قائیدە سەرچەکە بابە و داکیش یارمەتی دەرەکێتی ڕێکخستنی کاتەکە و ڕێکخستنی ژیان ئەو کۆبوونەوانە لەلایانی بابەکە عادەتەن بابەکە زیاتر لە دەرەیە داک بەردەوام زیاتر لە گەرمدارەکانی خۆیەتی بەڵام ئەمە لە ڕابردوو ببوورە سۆزان خان ئەگەر لە قەوسێکا بمەیتی ئەگەر لە ڕابردوو بیڵێن ڕاستە بەڵام ئێستا زۆربەی خانمەکانیش لە دەرەوەن ئەتوانین بڵین تەواوکەری یەکترن بەبێ یەک ناتوانە و ڕاگرن لەگەرتم خاتونجان بەڵام ینی ئەو وزەی لەلایەنی بابەکەوەیە کە دەردەچی زۆر بەهێزترە لە وزەی کە لەلایەنی داککەیە وزەی یان برین هێزی وشەکە هێزی بڕیاردانەکە کۆمەلگەی مەوایە لەلایەن بابەکەوە زیاترە ئەگەر لەلایەن داکەکەش بیتن زۆر تەبیعیە بەڵام ڕەئی من بابەکە دەوری گەورە دەبینی دەکرێت دەورەکە بداتە داچی مندارەکانی بەس بە شێوەیەک کە هاوگونجاو بن جاری وا هەیە ڕاستە ژنەکە ڕێک دەخا لە زەگەری هەیە پیاوەکە بێت پێ دوانیە لە پشت ئەو پیاوە مەزنەوە ئەو ژنە هەیە و لەسەر نییە ئەوە دروستە لەوەی هەر قسەی لەسەر کە پیاوەکە بەهێزی قساکە دڵنیا بە ژنەکە لە پشتیەوە خێزانەکەی لەدەستە پلانەکە ئەسڵە ژنەکە دایدەنێ بەڵام هەیبەتەکە دەداتە پیاوەکەی ئەنی هەمووی خستنەکە ئەسڵە ژنەکەیە دەیکا بەس هەیبەت و قووەتەکە زیاتر دەیداتەوە دەستی پیاوەکەی ئەوەیە مەسەلەکە ئەگەر نا هەردووچیان فعلان ڕووی دوو درا یان ڕووی یەک دراون ئەفن دوو ڕووی دراوە چینە یعنی یەکتری تەواو دەکاتن نە ئەویان بێ ئەویان دەتانی هیچ بە نەوی دیش دەتانێت سۆزان خان لە کۆمەلگای کوردەواری ینی کێشە و گرفت وەکو زۆربەی شوێنانی دنیا کۆمەلگەکانی دیکە هەیە ینی بەڕێزت پسپۆریەکە لەو بوارەیە شارەزا لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان زۆرترین ئەو کێشە کۆمەڵایەتانێک کە دێنە لای بەڕێزت ڕێنماییان دەکەی ئەو کێشانە زیاتر خۆیان لە چی دەبینێتەوە و هۆکاری کێشەکان چین ئایا ناڕۆشنبیریە ئایا خۆ نەگونجاندنە ئەم تەکنەلۆژیایە زۆر بەداخەوە گەورەترینی کێشەکان پیاسالاریە ینی هەتا ئەو کللتورش نەرم بسڕێتەوە بەس تعدیل دەکرێت ڕێک دەخرێتەوە دەمە نارێن دەسەڵاتی پیا و داماڵ دێ نارێن هەیبەتی پیا و داماڵی پیا و بەو هەیبەتەیەوە جوانە کە خۆی بە سالار نەزانی و ژنەکەی بە زعیف بزانیتن کێشەکە لێرە ئەوەیە پیاوانی کۆمەڵگەیمە بجرێ و کەیسانەی کە دێتە بەردەستم لە پێداویستی و سۆزی ژنەکان تێناگەن لە نەفسێتی ژنەکان تێناگەن دەنیا و تەنیا ئەوان حەقیان بەسەر حەقی خۆیانە ئەو مافێژنەکە بەسەرویەوە هەیەی گوێی لێ ڕناگریتن کێشەکە لێرە دروست دەبی لە سەرەتاوە نقطەچی گچکەیە جێی لێرا ناگری بزانی ئەو ژنە هەستی چی عەلەقەل لەگەرە بە هەستەکەی دەرببڕیتن ئەو ڕخەمبارە ئەو ڕۆماندیە چی تێدایە کە هاتەوە بۆ تێ من ماندیم
برێژ لە 6 ساغ پیشنەکە ماندی نەبیتەوە هەرەوەندەی دەوێت لە زیاتری ناوێت ئیتر ینی بەس تەنیا و تەنیا هەستی پێ بکە ئەو ژنە هەستەکەی کووە باوەڕ بکە یەک مشکلە نابیتن بەس ئەو پیاوە جێ لێرا ناگریتن ئەسڵان نازانی مشکلەکانی لەگە مندارەکانی چیە ئەگەر لەی لێ بکە برێ مندارەکان بەو شێوەیە نەبا بێین چارەسەرەکی لۆ بکەین هەر دەستی بە لێدانیان ئەن تووڕەی دەرێ دەردەکات بە لێدانی مندارەکان کۆمەڵە ینی لەو تەسەڕوفاتانەی کە باوە لە ناو کۆمەڵگەی کوردەواری کەواتە لێرە ئەوە کێشە گەورەکان دروست دەکا وردە ئەو خەفەتە یان ئەو هەستەیە کەرەکە دەبی لە ناو ناخی ئەو ژنەی وی لێ دێ گەورە دەبی هەتا دەتەقیتەوە کە تەقیەوە ئەوجە بە شێوەک لە شێوەکان کێشەکە دروست دەبی ئەجا خوانە خواستە ئەزیز بوونە مەحکەمەیە ئیدی خوانەکە ینی شتی دیکە نامەوێت لێرە باس ئینشاءالله قەت هیچ خەزانێک ئەوەی بەسەر نایە ئەگەر سیرێکی ژینگەی دەوروبەر بەرمان بکەین جگە لەو خێزانانەی کە سواز بخواوەکو ئێمە یاخود کەسانی دیکە لە ناو ماڵەکانە بەڵام لە بیرمان نەچێ ناو کەمپەکان یاخود شوێنەکانی دیکەش خێزان هەن کە لە بارودۆخێکی سەختی هەم کۆمەڵایەتی ئابووری ئەو بایۆگرافیژدان کە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لە سەریان جا سوزان خان پێم خۆشە لەسەر ئەمەش قسێکمان بۆ بکەی بەس پێشتر ئێمە بەیەکەوە بینەری راپۆرتێکە بین کە هاوکارانمان ئامادەیان کردووە لەسەر خێزانەکانی ناو کەمپەکان با بەیەکەوە بیبینین. خێزانێک ژێ ئاوەرێن شنگالە لێ کەمپا کەبەرتوو پشتی ئاوەرەبوونێ دوو زارۆکێوان ji dayîk bûne revê temen 9 sala û Wasîm jî 2 salin. Tara jiyana xîveta û astengên rojane bê nexweştirîn jiyan bi nav dike. Lê ji ber hezkirina wê û hevjînê wê ji bo zarokan ev biryar dane. خۆدانکردنا زاروا کەمپێدا گەلێکێژی کەف زەحمەتە یەک سالی هەتانەکی 5 سالی گەلێکێژی کە ناخۆشە و ڕاتبوو تشتەکۆ و ژینینە معیشەتال کەمپێدا ڕاستی گەلێکێژی کەف زەحمەتە خۆدێ هەکە گەلێکش عالەمێ گوتیە مێچنە ئەشنگال بەگەڕینا وارێخوا بەس هەکە مساعدەژی قربانەکە بەگەڕین وەکە مساعدە مادی و معنەوی هەردووژی. ئیساڵ و ساڵابووریدا لە ناوە ئاوارەیاندا نێزینگی 11,000 زارۆک بوونە لێ ji بۆی وان خودانکردن بزەحمەتە بەدیتنا کۆمەڵناسێکی تا خێزانە ئاوارە زارۆکێکی مەزن دکات لە چەندین قۆناغێ نەخۆشرە دبۆرێ. حوشك حديقة تشتغنين زارو وان الوي حديقة دبن الوي حوشي دبن حنكا بكن المالا خو دبن درنا كرنش درفك بو هداكو باباي ليبي يان سيكا كل سربي نوش باش گرمجي افهمو خسار هاي سر زارو 9 سال و هشتا 64,000 خێزان ژێ خەلکێ شنگال ئاوەرنە و خێزانە شنگالی لێ دەردەکەی پەریشاندا دژی نەتکارێ vەگەرێ و نەژیانە کەمپان هاریکاری هەنە. لێ ڕۆژە جیهانیە خێزاندا ئیرۆ بە هەزاران خێزانێن شنگالی دناوا کەمپێدا ژیانەکە سەخت و دشوار دەرباز دەکەن و هەیان هواژی حکوومەتی ئەو پلاندانانیە کوژ vêژیانێ قۆرتال ببن لەو ما دەخوازن هەر چ زوویە چارەیەک لە ڕەو شاوانە ئاوەریە ببێ. مارشنگالی کوردستان 24 کەمپا کەبەرتوو. ئەگەر کۆمەڵی ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانی ئەمە زۆر بێەوە بۆ ناو خێزانەکانی ناو کەمپەکان هەڵبەت زیاترا جا پێم خۆشە سۆزان خان تو وەڵامیەوەمان بیتەوە ئایا پەروەردەکردن و یاخود خێزانداری لە ناو کەمپەکاندا چۆنە بێت؟ دەکرێت نەک هەر ناو کەمپەکان لە گەڕێکە هەژار نشینەکانیش تقریبان هەمان ژیان بوو گەزارێتن و هەتا هەمان حالت لە ناو ئەو کەسانە هەیە کە پارەدار و ژیانی خۆشیان هەیە ڕاستە ئەوان پێداویستەکانی ژیانیان هەیە لەوکو مادە بەس ڕەنگە معنەویان فەقیر بن ئەوانی دیکە ینی شتەکە دەکرێت برێن بە کۆمەڵ بەگشتی ئەهەمان جەوهەری هەیە کێشەی هەرێ گەورەی مرۆڤەکان شێوەی گشتیە من باسی دەکەم خێزاندارێتی وەکو موەسسەیەک وەرناگیرێتن یعنی کو هات وا بەڕێ دەکا لە جێرەی ئەمەری عقل بڕین کو عقلی بڕی
بەو شێوەیە بەڕێ دەکا پلانێک نییە ڕێکخستنەکی تەواو لە ناو خێزانەکان نییە کە بتوانی لە هەموو حالەتەکان کە پێدرین ئیدارەی ئەزەمات بتوانی لە کاتێک کە ئەزمەی توش دێ ئیدارەی حاڵی خۆی بداتن و نەکەوی خۆی ژیانی فەقیریش موقەتە چەندین مندارە فەقیرمان دیتی ئێستا ملیۆنێرە ڕەنگە خاوەن کارە هەر نەبی لە ژیانەچی شایستەی و خۆشدایە کاتە هەموو ژیانەکان موقەتن یانی تا سەر نییە ئەوەی کە گرنگە لێرەدا داک و بابەکە بە دەرەجەیەک کە دیسان دەرێم ئەو دووە قائیدی ئەو مارەنا داک و بابەکە بە دەرەجەیە ئەگەر بتوانن ئارامی خۆیان بپارێزن و منداڵەکانیان ینی دەرونیان ئارام بکەنەوە پلانەکی دابنێن بە گوێرەی ئەوەی کە هەیەە بژێن کە تازار ئەوەیە لە خێمەی دەژێم لە خێمەی دەژێم پرتە پرتێ بکەم بخەمێ بخۆم کەنجین چادەبی واوە ئەم تەوا ئەو واقعی منە کە واقع ئەم قبول کردو لەگەری ژیان ڕاستە فەقیریەکە یان نەبوونیەکە ئەوانە ئەزیەتم دەدا بەس هەر نەبی دەروونم هەندێک ئاسوودەیە کە قوڵی واقعەکەم کردیە شتەکە لێراوەیە واقعەکانمان قبول ناکەین و ئیدارەدانی ژیانی خێزانیمان وەکو موسسە وەرنەگرتیش زۆر هەیە ینی بە دڵنیاییەوە بە هەمان شێوەم خێزان شەرتیش نییە ئەو خێزانە خۆشبەخت بێت تۆ ڕووکاری دەرەوەیان نەبینیت بە دڵنیایی ئەو کێشانەی کە دێن زیاتری لە خێزانە دەورەمەندەکانن نەک لە هەژارەکان باوەڕم پێ بکە سۆزان خان سەرڕای هەموو ئەو گرفت و کێشانەی کە هەیە هەموو ئەو تەنگ و چەڵەمانی ڕۆژانە دێتە پێش هەر خێزانێک ینی دەبینین ئەوە لە ڕووی مادیەوە ینی زۆر جار گرفتە گەورەکە هەندێک جار ڕاستی لایەنە داراییەکە دەبێت هەندێک جار یەکتر قبول نەکردنە پیا و سالاری وەکەوەی کە بەڕێزت باست کرد بەڵام سەرڕای هەموو ئەمانە چۆن بتوانین خێزان بپارێزین دیسانەوە دەرێمەوە بە ئیدارەدانەکی دروست و بەوەی کە لە بەردەستم هەیە دەتوانم مندارەکانم خێزانەکەم بپارێزم و هەمووان تێبگێنم کە حاڵەتەکی کاتیە و تێدەپەڕیتن و ئەگەر ئەمن بەو شێوە بیرم کرد و دڵنیا بە کاتیە و تێدەپەڕی گوێ ئەمە قانونی جەزبمان هەیە یاسای ڕاکێشانمان هەیە چ ڕابکێشی ئەوە لۆدێ ئەگەر بە حالەتی دائیمی حسابی بکەی بەردەوام و حالەتە لەگەرت دەژێ و لەگەم دارەکانش دەژیان بەس کە بە کاتیم وەرگرت دڵنیا بەو کاتیە و تێدەپەڕین زەدرەنگ و زوو ئەوەی شتێک دەمێ باسی بکەم لێرە ئەگەر مەجال هەبیتن خێزانێکی زۆر هەژارمان جیران بوو یعنی لە ڕاددە بەدەر حتا ئاردەکەیان خۆڵ بوو پەنجەرەکانیان پێوەی نەبوو پەردە و کارتۆن شتیان لێدا بەس ئەو پیاوە نمونەی زۆربی ینی وای لەو خێزانەی خۆی کردهبوو ئەوەندە بە خۆشەویستیەوە دەژیان لە توە مەلیکن ڕێ دەنگەچیان بێ ئەو گەچێکە ئەمن لێ بووم باسی دەکەم ینی لە نەوەتەکان خەڵک هەر زۆر وێران بوو ڕاست ئەو جێکە لێشی بوو مححالەکی شعبی بوو 100 متر دەنگمان خشپەی پێراوەکانمان جێ لێ دەبوو لەگەر یەکتری برێ و پیاوە دەنگەچی بکە برێ پرتەوە بۆرەچی بکە برێ خەمی نەبوونی و بێ بازاری خۆی بۆ مندارانەدا ڕێژی هیچ بەس جانم بە قوربان بە سەدەقای ماشەڵڵا منداریستا الحەمدوللا هەر هەمووشی خاوەن ئیش و کاری خۆیان و ژیانی خۆیان و ینی مەبەستم ئەگەر بمانەوێ ژیان بە هەبوونی یان بە نەبوونی دەکرێت خۆشی بکەین لێرە ڕەنگە ئێستا هەندێک کەس نەقد لە قسەکەی من بگری مامۆستات و نەدیتێ با من زۆرم دیتە ئەم لە نەوەتەکان ژیانیانەی نەوەتەکان زۆر بەمان بینی ومانە کەسمان بە ئاسانی نەگەیشت ئەجا ئێوەی نەوەتەکان ژیابی لە زمانی حەسار هەمووی ینی دەزانیت چ وێرانەیەک بوو چ زەحمەتیەک بوو ساڵێک هەر معاشمان نەبوو ڕەنگە لە 3 جەمان وڵات جەمەک نانمان دەخوارد قورس بوو زۆر قورس بوو بەس لەگەر ئەوەشدا دەمانزانی تێدەپەڕی خۆمان ڕاگرت و تێشپەڕی وەلحەمدوللا ئەجا ئەوەی مەسەلەکە لێرە ئارامکردنەوەی دەرونی منداڵەکان بە دەرەجەیەک چونکە ئەوانن خەمەکە گەورەکان تەحمل دەکا بەس لە خەمی مندارەکان لە جیاتی ئەوەی هێوریان کاتۆ دێ خەمەکەی وانیش گەورەتر دەکا لەگەر خەمی خۆی کەواتە پێدانی نانی بەختەوەری لە شتێک بەدڵنیان هاتوو سۆزان سۆفی سپاس بۆ تۆ کە بم بەیانی لەگەڵ ئێمە میوان سپاسان دەکەم دەستان خۆش خۆشحاڵ بووین گفتوگۆکە گەرمکردین زۆر سپاس سەلامەت دنیا خۆش سپاس